ئەمریکا هەموو کەسێک تەشجیعەکە لەوەی کە بەرامبەر بە ئیسلام بوەستێتەوە پشتی ئەگرێت، لە بوداییەوە، لە مشریکی ئەفریقاوە، لە جوولەکەوە، لە نەساراوە، لە هەر کەسێک کە هەیە، لە ملحیدینەوە، چونکە ئیسلام هاتووەتەوە پێشێ. واش ئەزانم خوای گەورە زانێ، وا ئەزانم هاتنەوەی ئیسلام بۆ حکمی وڵاتی خۆی باوەڕ ناکەم 25 ساڵی زیاتر ماوە، خواژەی زانێ. ئێمە بە حەول و قووەتی خوا 2024 لە یادی 100 ساڵەی ڕمانی دەوڵەتی عوسمانیە خلافەتەکە دروست دەکەینەوە بە پشتیوانی خوای پەروەردگار. خوێنە دەین لە پێناویە، پشو درێژین لە پێناویە، سەبرەگرین لە پێناویە. ئێمە ئێستا ئەمریکا و ئەوروپاش قەناعەتیان بۆ دروست بووە کە ئەبێت تەعامل لەگەڵ حەماسا بکەن. ئەو حەماسەی کە حربی عالەمی سێ هەمیان بەرامبەر هەڵگیرسان لە غەزە ڕۆژی یەکشەممەی داهاتوش چوون بۆ پیرۆز، هەموو 6 ڕئیس حکومەتی ئەوروپای ڕۆژ بۆ پیرۆزبایی کردنیان لە شەرمشێخ لە پیرۆزبایی لە ئیسرائیل. ئێمە بە خوێنی خۆمان مافەکانی خۆمان پاراستووە، ئیسلامی خۆشمان پاراستووە برا. لە 1514 ئیسپانیا سبتە و ملەیلەی داگیر کرد لە مەغرب، هەتا ئێستا داگیرکراوە سبتە و ملەیلە عایدی ئیسپانیان، بەڵام تا ئێستا ئینجیلی لە ناخوێنرێ، تا ئێستا زمانی ئیسپانیۆلەیی بەسەریا زاڵ نەبووە. لە کاتێک زمانی ئیسپانیۆلەیی ئێستا لە ئەرجەنتین و شیلی و لە بەرازیل و لەوانە خەڵک شعری پێنووس.